یەکێتر لەو شتانەی کە وەفاداریە بەرامبەر بە مردوو ڕێزگرتنە لە مردوو دوعای خێر بە مردووەکانمان بکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ پیاوی وا هەیە، دایک و باوکی وا هەیە لە بەهەشتا پلە و پایی زۆر بەرز دەبێتەوە، کردەوەکانی خۆی شایستەی ئەو جێگایە نییە. دەڵێ خوایە گیان بەهۆی چیوە ئەم پلە پایەت بەرزە بە من بەخشیوە؟ خۆ کردەوەکانی من شایستەی ئەم شوێنە بەرزە نییە، شایستەی خواردترە، بەڵام بۆچی ئەوەندە خوایە گیان منت بەرز کردەوە؟ پێی دەوترێ ئەوە بەهۆی ئەوەی کە مناڵەکانە دوعای خێرت بۆ بکەن، کچەکەت کوڕەکەت دوعای خێرت بۆ بکە. بەداخەوە کاتێک کە ناوی مردووەکانمان دەهێنین دوعای خێران بۆ ناکەین. وەڵی خەڵکی وا دەبینی ڕێ باوکم 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 دایکم 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 20 جار 50 جار ناوی دەهێنێ وازانی باوکو دایکی زیندووە سێکە باوکو دایکیشی مردووە، هەردەمی ناهێنێ بڵێ خوا لێی خۆش بێت، باوکم خوا عافویکە، دایکم خوا عافویکە، براکەم خوا عافویکە، فڵان کەس خوا لێی خۆش بێ. نییە، هەر دەڵێ باوکو دایکی زیندوون با زیندوش خۆ بێ دوعای خێران بۆ بکەین. بەداخەوە مردووەکانمان لەبیر چووە، چونکە کاتێک کە ئێمە دوعا بۆ مردووەکانمان دەکەین خوا لێیان خۆش دەبێ و دەرەجە و پلۆپایان بەرز دەکاتەوە. چونکە یەکێ لەو شتانەی کە سەدەقەی جاری و خێری بەردەوامە ئەو وەلەدین صالحین یەدعو لەه، مناڵێکی چاک دوعای خێرت بۆ بکە. ئێوەڵێ باوکم ناڵێ خوا لێی خۆش بێ، دایکم ناڵێ خوا لێی خۆش بێ، هەزار جار ناویانە هێنا بڵێ خوا لێی خۆش بێ، خوا عافویکە، دوعای خێری بۆ بکە. بێوەفا مەبە بەرامبەر دایک و باوکت. دوعای خێری ئێمە پێویستە بۆ ئەوان پێویستیان بۆی دوعای خێران بۆ بکەی بۆی پلەیان بەرسر بێتەوە، خوا لە گوناهێ زیاتریان خۆش بێ. وەفاداری بەرامبەر بە مردووەکەت ئەوەیە دوعای خێری بۆ بکەی، بڵێ خوایە لێی خۆش بە، خوایە بیخە بەهەشتەوە، خوایە ڕەحمی پێ بکە. بێوەفایی ئێمەش بەرامبەر بە مردووەکان ئەوەیە کە دوعای خێران بۆ نەکەین. ئەوە ڕێزگرتن نییە لە مردوو کە ناوی دەهێنی دوعای خێری بۆ ناکەی. خۆ کەم ناکەی بڵێ خوا لێی خۆش بێ، خوا عافویکە، خۆ کەم ناکەی، بەخوا پێی بەرزەبیتەوە. دوعاکردن عیبادەتە، خۆت خێرت دەستەکەوێ مردووەکەش خێری دەستەکەوێ، بەڵام قڕ و قوپی تۆ بێدەنگی تۆ هیچ خێرێکی تیان نییە. ڕۆژی دەجار ناوی باوکت دەهێنی بڵێ خوایە لە باوکم خۆش بە، لە دایکم خۆش بە، لە کەس و کار و مردووەکانم خۆش بە. ئەمە سوودی بۆ مردووەکان هەیە، نەک فاتیحەی جەنابت کە دەیخوێنی، هیچ سوودێکی بۆ مردوو نییە. دوعای خێر بۆ مردووەکەت بکە، ئەوە سوودی هەیە.